دەوترێ بۆ ئەوەی ژیان بە فیڕۆ نەدرێ بەر لە هەموو شتێک پێویستە شێوە ڕاست و ئەخلاقی و ئێستاتیکاکانی ژیان لەگەڵ ژن فراهەم بکرێ. فراهەمکردنی ئەو ژیانە ڕاستە لە ئەستۆی چێدایە. دەوترێ هیچ سەردەمێکی مێژوو وەک ڕۆژی ئەمڕۆمان ئەو هێز و ئەزمونەی نەبووە کە بەم جۆرە ژن وەک ئامڕازێکی بەکارهێنان و قۆستنەوەی هەمەلایەن بەکار بهێنێ. ئایا کێ ژن بەکارەهێنێ؟ ئەگەر دۆڕان و ونبوونی ژن کەوتن و ونبوونێکی تەواوی کۆمەلگا بێ، ئەرکی کێیە کە نەهێڵێ کۆمەلگا بکەوێ؟ میدیانیە لە کوردستاندا باسی مافی ژنان دەکا، بەڵام ئایا لە ناو کارکردنی خودی میدیاکاندا مافی ژنان پارێزراوە؟ باسکردنی ژن لە میدیاکانەوە هەوڵدانە بۆ بەدیهێنانی مافەکانی ژنان یان بۆ ئامانجێکی میدیاییە بۆ ڕاکێشانی بینەر و بیسەر و خوێنەر؟ کێ بەرپرسە لە بەکارهێنانی ژنان؟ ژنان خۆیان یان دەستگاکان یان کۆمەلگا؟ ئەرکی ژنە یان پیاویشە خەبات بکە لە پێناو بەدیهێنانی مافەکانی ژناندا؟ سڵاوتان لەبێت، من جوان قەرەداغیم لە بەرنامێکی تایبەتە لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم پرسە بە میوانداری هەرسێ بەڕێزان: شۆڕش ئەمین چالاکی مەدەنی، نیاز عەبدوڵڵا ڕۆژنامەنووس لە شاری هەولێر، سەرهەنگ حارس ڕۆژنامەنووس لە لەندەن. بەخێرهاتنی هەرسێلاتانەکەم. لە سەرەتایە سەرهەنگ دێمە لای تۆ و لێتە پرسم: ئایا بەتەنها ئەرکی ژنە خەبات بکە بۆ بەدیهێنانی مافەکانی ژن یان ئەرکی پیاوانیشە؟ بەڵێ، زۆر سپاس. تەبان دیارە بێگومان ئەرکی هەردوولایە، بە تایبەت بە بۆچوونین بە تایبەت پیا و لەبەرەوەی زۆربەی بڕیارەکان لە ئێستادا لە دەست پیاودایە و پیاوە توانێت کاریگەریکی زیاترێ بێ لە کۆمەلگای کوردیا لە ئێستادا، هەم لە میدیاکانە هەم لە سیاسەتە هەم لە کایەکانی تری کۆمەڵدا. بۆیە ئەرکێکی گەورەترەکە سەرشانی و کەسەی کە بڕیاری لە بەردەستدایە کە هەوڵ بە هەموو تاکەکانی کۆمەڵ بتوانێت بەشداری بکات لە بڕیاردانەوە لە کایەکاندا. پێم وایە ئەگەر ئێمە هەموومان کۆمەلگا تاکەکانی کۆمەلگاوانی کە لە بڕیارن ئەوانەی کە میدیایان بەدەست یاخود لە بەجای سیاسەتدا لە بوارەکانی دیای کار دەکەن، ئەگەر باوەڕیان بە بنەمایەکە بێ، ئەو بنەمایەژەوەیە کە کۆمەلگا بەبێ بەشداری ژن و پیا و بەبێ بەشداری هەموو تاکەکان پێش ناکەوێت و کۆمەلگایشی بەرهەمهێنەرە نابێ ئەگەر بێت و نیوەی کۆمەڵەکە نیوەی ئەو کۆمەڵەکە ژنە و پەروەردەی نیوەکەی تریشەکاتیایدا بەشدار نەبێ، ئەگەر بێت و هەموو باوەڕی بەم بنەمایە هەبێ، ئەو کاتە دەزانی کە دەبێت ئەو هەنگاوانەی کە دەنرێن دەبێت پابند ببێ یاخود پەیڕێیەوە بکات کە بەشداری ئەو تاکانی تیا بکە یاخود ئەو بەشی تری کۆمەلگاشی تیادا بکە. بۆ نمونە لە میدیایە ئەگەر تۆ باوەڕوا بێ کە میدیا بەبێت دەنگی ژن دەنگ میدیایشی نوقسانە بێ، ئەو کاتە تۆ ناچارە بی لە داڕشتنی استراتیجەتی میدیاییدا بیت ژنیش بکەی بە بەشێ لە هەم داڕشتنی تێڕوانی میدیای کوردیا ئەو باوەڕە هەیە. پێ دوایە میدیای کوردی ئەوەی کە تۆ ئاماژێ پێکرد ناو میدیای کوردیا ئێستا هەستی پێکرێت؟ پێم وایە نییە لەسەر چەند ئاستێک. یەکەمیانەوەیە کە خاوەنددارێتی میدیاکان و بڕیاردان لە میدیای کوردیدا بە شێوەیەکی گشتیە دەست پیاودایە و ئەو پیاوانشی کە بڕیاریان بەدەستە و خاوەنی میدیاکانن ئەم بنەمای ئەم بیر و باوەڕە ئەم تێڕوانینە نەبوو بە بەشە لە کارکردنیان. بەڵام تەمان دیارە هەیە بن بە گشتی باسەکەین. بۆ من لە NRT لە وەکو دامەزراویشی میدیایی هەوڵ دراوە بۆ بەشە لە استراتیجی کەناڵەکە کە دەبێت ژن بهێنرێتە پێشەوە و دەبێت بەشدار بێت لە بڕیارداندا و دەبێت وێنەی ژن لە میدیادا کە زۆر گرنگە وێنەیەک نەبێت کە تەنها کەسێکی پاسیڤە، کەسێکە بۆ جوانی، بۆ ماڵداری، بۆ ئارایشتکردن و منداڵبەخێوکردن پیشان دەدرێت، بەڵکو کەسێکی کارا بێ، کەسێکی بڕیاردەر بێ و ئەو بابەتانە گرنگی پێ بدەیت کە تایدا ژن کەسێکی بەهێزە، کەسێکە وەکو پیا و هاوشانی پیا و دەتوانێت بڕیار بدا، دەتوانێت کۆمەلگا بەڕێوە بەرێ یاخود دەتوانێت داهێنەر بێ، دەتوانێت کاری باش بکات، دەتوانێت شتی گرنگ بکاتواتە لەسەر چەند ئاستێک کاری دەسەکراوە. بەڵام بە گشتێکگەر تەماشای میدیای کوردی بکەین ئەتوانی بە ئاسانی بڵێ نەخێر بە هیچ شێوەیەک کار لەسەرەوە نەکراوە کە هەم ژن بهێنرێتە پێشەوە و دەنگی ژن نەک بۆ مانەیە کە کەسەکە ڕەگەزی مێ بێ یا ڕەگەزی نێر بێت. چکە دەکرێت بۆ منەوە گوتم دەکرێت پیاوێک بێ بەڵام باوەڕی بەم بنەمایە هەبێ و دەکرێت ژنە بێ باوەڕی پێ نەبێت. تۆ دەبێت گرنگی بە بنەماکە بدەیت بە هەردوو لە هەم بە ژن هەم بە پیاو، بەڵام دیارە گرنگە کە ژن خۆشی بەشدار بێت لە بڕیارەکاندا و دەنگی ژن خۆی دەنگیش کارا بێت لە میدیایە. باشە سەرهەنگ.
نیازخان دێمە لای تۆ سەرنگە ئاماژەی بەوە کرد لە بەرۆی لە هەرێمی کوردستانە پیا و مۆنۆپۆلی دەسەڵاتی کردووە لە بەرەوەی میدیاکان لەلایەن پیاوە دەستی بەسەرا گیراوە لە بەرەوە ئەرکی پیاوە کە خەبات بکە لە پێناو بەدیێنانی مافەکانی ژنە بە بۆچوونی تۆ بۆ پیا و مۆنۆپۆلی تەواوی جونگەکانی دەسەڵاتەکە پیاوێک کە مۆنۆپۆل کە ئەتوانێ مافەکانی ژن بەدەست بێنێ. من بەر لەوەی ڕاستەخۆ وەڵامی ئەو پرسیارەت بدەمەوە ئەمەوێک هەندێک ئاماژە هەن بیان خەمە ڕوو بەڵام سوپاسدانەکەم ئەگەر گوێم لە دەنگی خۆم دەبێتەوە دووبارە بۆی بتوانم قسەکانم بە ئیسراحەت بکەم. ئەویش ئەوەیە کە ئێمە زەمینەی ژیانی کۆمەڵایەتیمان پڕ لەو چەسانەوانەی کە ڕۆژانە ئاماری قوربانیانە بینین لەسەر ئاستی کۆمەڵایەتی لەسەر بنەماکانی پێشێرکردنی مافەکانی تاکەکەس هەر بۆت ئەم مافەکانی تاکەکەس ژنان دەگرێتەوە پیاوان دەگرێتەوە خاڵێکی تر ئێمە بەردەوام خاوەن ئاماری زۆر مەترسیدارین کە پێمان دەڵێت تاکەکانی ئێمە لە کۆمەلگا چەندە لە بەردەم بۆشایی گەورەی دابینکردنی ئاسایشی کۆمەڵایەتیدان ئەوە تا دەبینین کەسمان تێدا خاوەن بڕوانامە و پلەی بەرزن بەڵام لە ناوەندی تایبەتەوە دەکوژرێن بەسەر لە ئاست و شێوازی جیاوازێکێکیان ئەوەیە کە خێزان لە بریەوەی ببێتە سەرچاوی ئاسایشی کۆمەڵایەتی دەبێتەوە ناوەندێک بۆ بەرهەمهێنانی توندوتیژی کۆمەڵایەتی خاڵێکی تر ئەم عقلیەتی توندوتیژەی کە من بە تێکڕا لە کۆمەلگا باسم کرد ئەمە ڕۆ دەچێتە ناو سەرجەم کایە و دامەزراوەکانی بەڕێوەبردننی حکومڕانی لە هەرێمی کوردستان و تەواوی ئەو دامەزراوە بچووکانەی کە لە کۆمەلگادا بەش بوون لە بەڕێوەبەری مەسبەحێکەوە بیگرێت تا بەڕێوەبەری قوتابخانەیەک تا ئەوەی کە دەگاتە پۆستی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان ئەنجومەنی وەزیران ئەم جۆرە عقلیەتە شۆڕ دەبێتەوە بۆەوەی کە ئێمە وێنایەکمان هەیە بە درێژایی چەندین ساڵی ڕابردوو سەرۆکایەتی هەرێم جێگرەکەی پۆستە سەرەکیەکان هیچ ژنێکمان نەبینیوە سەرۆکایەتی پەرلەمان بە درێژایی چارخولی ڕابردوو تا ئێستا هیچ ژنێک لە سەرۆکایەتی پەرلەمان نەبینراوە تەنانەت لە فراکسیۆنەکان و سەرۆکی فراکسیۆنەکان ئێستا ژنێکمان هەیە و لە خولەکانی ڕابردووش هەر هیچ ئەمە درێژە دەکێشێت بۆ نێو دەستگا ڕاگەیاندنەکانیش ینی ببینن کام دەستگای ڕاگەیاندن جگە لەو دەستگا ڕاگەیاندنانەی کە تایبەتە بە کارکردن لەسەر بوارێکی تایبەتی ژنان سەرلووسەرەکەی ژن ئەگەرنا ئێمە کام سەرلووسەری ژن دەبینین کام باشە هۆکارەکەی چییە بۆ هەمیشە پیا و بەڵێکی سەرەکیە بۆ ژن غایی بەلەم کایانەیە لە ڕاستیە من لە ڕێگەی ئەو توندوتیژەیە کە سەرەتا نمایشم کرد بۆ بەڕێستان ویستم ئەوە بخەمە ڕوو کە پێکهاتەی کۆمەڵایەتی ئێمە زەمینەی کارکردنی کۆمەڵایەتی و ژیانی ئێمەوە ژیاری ئێمە هۆشیاری ئێمە هێشتا بۆ ئاستە باڵایە نەگەیشتووە کە بتوانێت بۆ نەمی کاری ڕۆژنامەوانی وەکو کارێکی ئاسایی وەکوی کە بۆ هەرێکێک لە بوارەکانی تر ئەکرێت ئاسایی بێت بۆ ژن ئەمە بۆ ژن ئاسایی بێت بۆ نمونە ئەساسەن ئێمە لە نیزامی حکومڕانیمان کێشەی گەورەمان هەیە ینی حزب پارتە سیاسیەکان تا ئێستا جگەلەوەی کە لە پێڕۆ پروگرامی خۆیان بە شێوەیەکی ڕووکەشانە ئەوە لەسەر ئاستی مەکتەب سیاسیەکانیان لەسەر ئاستی ناوەندە بڕیارە ڕووکەشیەکانیان ژن و جوودی هەیە گەرناژن بوونێکی ڕاستەقینەی نییە ئەمە هەمووی پەیوەندی بەو سیستەمی بەڕێوەبردن و حکومڕانیە دیموکراسیە هەیە کە لە هەرێمی کوردستان بەرجەستەیە بۆی ئەوەی کە تێکڕا ڕوودەدات لە هەرێمی کوردستان دەرخەری سیستەمێکی نادیموکراسیە کە سیستەمێکە ستەمکاری تایدا بەرجەستەیە ستەمکاری تایدا ئامادەیە تایدا توانا و بەهرە و لێهاتووی ژن تەماشا ناکرێت بڕوانە کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسیەکان چەند ژن تایدا ئامادەی هەیە بڕوانە کۆبوونەوەکانی دانوستان بڕوانە کۆبوونەوە چەند قۆڵەکانی چەند ساڵی ڕابردوو چەند ژن وجودی هەبووە تەنانەت ژن لەکوێی ناوەندەکانی بڕیاری پارتە سیاسیەکان بووە ئەمە پەیوەندی بەوە هەیە دابوو نەریت عقلێتێکی سیاسی دواکەوتووی پاشخان وەرگرتوو لە عقلێتی خێڵەوە تا ئێستا بەرجەستەی ئامادەیی هەیە من ڕێزی زۆرم هەیە بۆ سەرجەم ئەو کەناڵە ڕاگەیاندانەی کە هەن کامیان بەرنمەیەکی جددی سیاسی ژن بەڕێوەی دەبات و پێشکەشی دەکات ئەمە بەڕاستی شایانی ئەوەیە سەرجەم ئەو دەستگا ڕاگەیاندانەی کە خۆنمایشی دەرخستنی ژن دەکەن بۆ لە مۆدا بخۆیان بچنەوە لەو بارەیەوە باشان یاسخان دواتر دێمە لای تۆ کاک شۆڕش ئەگەر بچێت کۆمەڵگەیەک هەڵسەنگێنرێەوەی کە باسەکرێت پێویستە تەمەشای ڕەوشی ژیانی ژن بکەیت میدیا شێکێک لە هەرکەکانی هۆشیارکردنەوە و پێشخستنی کۆمەلگایە ئایا میدیای کوردی بەرپرسیارانە مامەڵەی کردووە تاوەکو بتوانێت ژن بەرەو پێشەوە ببات
منیش بەڕاستی لەوە دەست پێەکەم میدیای کوردی کام میدیای کوردی چونکە بەڕاستی ئەگەر میدیا لە هەرێمی کوردستان وەکو میدیا سیر بکرێت زۆری میدیای حیزبیە و باس لە هەموو جۆرەکانی میدیاکەین بە بینرا و بیسترا و خوێنرا. بەڵێ زۆربەی ئەو میدیایانەی لە هەرێمی کوردستانە لەژێر دەسەڵات و هەیمەنەی حیزبایە و حیزب بەڕێوەیە با و ئایدۆلۆژیەت و بیرکردنەوەی حیزب ڕنگدانەوەی هەیە لەسەری و بێگومان قسەکردن لەسەر میدیاژەوەیە کە بەڕاستی ڕنگدانەوەی کللتور و بۆچوونی کۆمەلگا و سیستمی حکومڕانی و ئەمانە هەمووی دەوری کاریگەرە بینن لەوەی کە ڕنگدانەوەی لەسەر میدیاشە بێت. بێگومان ئەگەر سیر بکەین ئەوەندەی میدیا زۆر جار دەوری خراپی بینیوە لە کێشەی ژنانە ئەوەندە ڕۆڵێکی بۆچی ئەو دەورە خراپەی بینیوە زۆر کەڕەت سێرەکەی بەس ئاماری کوشتنی ژنانمان پێڵێن بێ ئەوەی بەرنمەیەکی جددی هەبێ لەسەر ئەوەی کە باگراوندی کوشتنی ژنان چییە لە هەرێمی کوردستان یاخود ئێمە بەس ئەبیستین توندوتیژی دژی ژنان بەس کوشتنە لە کاتێکە توندوتیژی دژی ژنان زۆر بوار و بە شێوەیەکی بەرفراوان لە هەرێمی کوردستان پیادا ئەکرێ ئەمیش پەیوەستە بەڕاستی بەو سیستمی حکومڕانیەوە لە هەرێمی کوردستانە کە ژنێتی قوبوڵ نییە ئەبێت ژن لە ژنێتی خۆی واز بێنێت بەشە پیاوانەکەی دەربخات ئەنجا سیستمی حکومڕانی لە هەرێمی کوردستان باشە پێ دوایە ئێستا ژن وای کردووە پێ دوایە و ئامانجە بەدی هاتووە کە ژن داماڵرێ لە شوناسی خۆی کە بە بەرگێکی پیاوانەوە بە ماکیاژکراوێکی پیاوانەوە سیاست بکە بەتاکید چونکە بەڕاستی ئێمە دەسەڵاتی هەرێمی کوردستان ئەوەندە ژنی ویستووە بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕووکەشانە بڵێت ئەوە بەشداری ژن هەیە لە حکومڕانیەتیە ئەوە بەشداری ژن هەیە لە حیزبە سیاسیەکانە بەشداریەکی فعلی نییە و بەشدارێکی فعلیمان نەبینیوە بەڕاستی ئەوەندەی ژن لە ژێر دەسەڵاتی هەرێمی کوردستانە ناشرین کراوە و تۆمەتی ناشرینی بۆ دروست کراوە لە هیچ سیستمێک و حکومڕانێکی کەیان نەمان بینیەوە بەڕاستی سیرەکەیت لە ململانە سیاسیەکانە ئەوەی کە بێ بە قوربانی ئێستا لە بینی حیزبە سیاسیەکانە ژنانن سیرەکەیت لە کەناڵە جۆر بە جۆرەکانی بڵاوکردنەوە سیرەکەی ژنان لەبەرەوەی لێرە کللتورێکی زۆر دواکەوتوو ئەم هەرێمە بەڕێوە ئەبات سیرەکەی مەسلەی شەرەفی ژنان ئەکرێتە مامەڵەکردنێک بۆ شکاندنی بەرامبەر یعنی حیزبی بەرامبەر بەوە ئەشکێت کە ئەو ژنانەی لەگەڵیان کێشەی کۆمەڵایەتی و کێشەی شەرەفیان هەیە سیرەکەی لایەنە سیاسیەکان ئەوەندەی ژنان بەکارهێنن بۆ ململانیەکانی خۆیان یاخود بەڕاستی زۆر کەڕەت ئەبینین لە کەناڵەکانی ڕاگەیاندنی حیزبیە ئەوەندەی فشاری ناشرین لەسەر ئەو ژنانە بووە کە و ئەو ئافرەتانە بووە کە ئیشان کردووە لەو کەناڵانەیە لەسەر هیچ کەسێکی کە نەبووە ئەمانە هەمووی شاراوەن بەڕاستی و هیچی نەهاتۆتە سەر ئەوەی کە باس بکرێت لە سەر مێزی گفتوگۆی کەناڵەکانی کەش یعنی ئێستا زۆر شاراوەیە بە تایبەتی لەم شارەی ئێمە و لە شارەکانی کەشە کە دەسەڵاتداران و بەرپرسان کە زۆر ناڕوایەتیان کردووە بەرامبەر ژنان ژنی خەڵکیان داگیر کردووە دواتر نابەرپرسیارەتی بەرامبەر بە ژنان دێمەوەلات کاک سەرهەنگ دێمە لای تۆ بۆچی ئەمەی کە میوانەکانی من باسیەکان ژن بەکارهێنراوە بۆچی ژن نەیتوانیوە جەوهەری ژن ڕۆحیەتی ژن ئامادەگی تەواوی هەبێ بۆ هەمیشە ڕووکەشی ژن بەکارهێنراوە بە بۆچوونی تۆ کێکەم تەرخەمی سەرەکیە بەڵێ دیارەگەر تەماشای کۆمەلگا بکەین لە کۆمەڵێک کۆڵەکە پێک دێت کە هەمویان پێکەوە بەشدارن لە بەرهەمێنانی ئەوەدا کە پێڵین ژن پیا و پێناسەکانمان بۆ بەهاکان بۆ نمونە کۆڵەکەی کەلتور ئاین پەروەردە سیاست میدیا
و ئەمە هەمووی پێکەوە ئەگەر تەماشایان بکەین لە کۆمەلگای تاوان لە کوردستانە و لە خۆڵاتی ناوەڕاستی شاومان بیر نەچێ ئێمە هەمیشە ڕەخنە لە کۆمەلگای کوردیەگرین بەڵام وا بیرمان نەچێت کە خۆڵاتی ناوەڕاست بە گشتی کێشەیەکی زۆری هەیە لەگەڵ ژندا لەگەڵ وێناکردن و پیشاندانی ژندا لە میدیادا وەروە ناو کۆمەلگادا لە ڕووی کایی سیاسیەوە لە ڕووی کایی پەروەردەوە لە ڕووی ئاینەوە و هەروە لە ڕووی مەسەلەی کەلتوری و میدیاییشەوە هەموو پێکەوە وایان کردووە کە ژن کەسێکی کارانە بێ ئەگەر تەماشای سیاسی بکەی ئەو هەردوو میوانەکە باسییان کرد کە لە کوردستاندا دەسەڵاتە کوردیەکان نەیانتوانیوە ژن بە شێویش کارا بەشداری پێ بکەن بۆ نمونە گۆڕانێکێکە لەو لایەنانەی کە وەک لایەنیشی ئۆپۆزیسیۆن و گۆڕان خواست خۆی پیشاندا بەڵام نەیتوانیەوە ژن کا بە بەشێک لە سیاقی یا گۆڕینی کۆمەلگا بۆ نمونە وەروەها حیزبەکانی کەش ڕەنگە هەندێک لە حیزب زیاتر یا کەمتر لە لایەکی دیکەوە کایی پەروەردە لە پەروەردەدا بە شێوەیەک لە شێوەکان ژن بە کەسێکی کارا پیشان نەدراوە یاخن نەتوانراوە پێشی بخا نەتوانراوە ڕەخنەگرانە تەماشای ڕۆڵی ژن بکە میدیا پەروەردەی کوردستان نەیتوانیوە لە زانکۆکاندا لە قوتابخانەکاندا نەتوانراوە قوتابی بە شێوەیەکی ڕەخنەگرانە تەماشای ڕۆڵی تاک بکە لە کۆمەلگادا لە لایەکیەوە ئاین وەکو دەزانین کاریگەری هەبوو کەلتوری کۆمەلگا کە باسکرا کەلتوری خێڵ یاخود ئەو کەلتورە پیاو سالارەی باشە بەڵام ئەبێ هەتاکوکەی هەردا بنیشتێ و تەنها بڵین لەبەرەوەی دەسەڵاتێکی خێڵەکی هەبووە هۆکارێک بۆ دواکەوتنی ژن بۆی نەیەتە پێشەوە هەتاکە ئێمە هەرە بێ ڕەخنە بگرین هەر گلەی بکەین چارەسەر چییە پێویستە هەنگاوی جددی کێ هەڵی بێنێ من پێم وایە ئێمە لە میدیایە لە بواری میدیایە پێم وایە دەبێت لەوە تێبگەین کە کاری میدیا تەنها ڕنگدانەوەی واقع نییە کاری میدیا بەشدارە لە بەرهەمێنانی بەهاکاندا بەشدارە لە بەرهەمێنانی ئەو پێناسانی کە هەمانە بۆ کۆمەڵ کاری میدیاوەیە کە باوەڕی بە هەندێک بنەما هەبێ و ئەو بنەمایانە بچەسپێنێ لە کۆمەڵدا و هەندێک بنەمای خراپ هەیە کە دووبارەیان نەکاتەوە بۆ نمونە لە میدیاکانی کوردیدا سێ تەماشای یەکێ لە پێکام کەی تەماشای پێکی خەندام کە بۆ نوەکەم بەردەوام ڕخنەی لێگرم بەردەوام ژن وەکو کاڵا پیشانێن ژن وەکو کاڵای پیشانێن بۆی کە بازاری خوانی پێگەرمکەن میدیاکانی کەش بە هەمان شێوە ئەمەی بەرکەوتووە بەڵام ئەبێ کاری میدیا ئەوەیە کە بیکاوە گوتم یەکەم ڕۆڵی ژن بە شێوەیەکی جیاواز پیشان بە دووەم بڕیاردەران لە بواری میدیادا ژن بێنە پێشەوە بۆی کە بۆک باسمان کرد سەرنووسەرەکان ئەو کەسانی کە باڵادەستن لە میدیاکاندا بەشدار بن وەروە وەک باسمان کرد مەسەلەی کایی سیاسی بۆ نمونە ژن بەرنامەی سیاسی پێشکەشکە نەک هەر تەنها بەرنامەی ئەو بەرنامەی کە پەیوەندی بۆ نمە بە میشاج و بە بەرنامەیەکی ئەوەنە گرنگ نییە نەبێت واتە لە بواری میدیا دەبێ ئەمە هەنگاوانە بنرێت لە بوارەکانی دیکەشدا دیارە دەبێت هەر کەس و بەپێی بواری خۆی بەپێی شارەزایی خۆی هەڵ بدات کە ڕۆڵی ژن لە کۆمەلگادا پێشخوا و دیارە ژنا خۆشیان دەبێت دەنجیان بەرز بێت دەبێت بەشدار بن و بێنە پێشەوە و داوای گۆڕیم بکەن و هەندێک لەو پێناسانی کە هەمان هەندێک لەو بەهانەی کە لە کۆمەڵدا هەمانە دووبارە پێناسیان بکەینەوە. باشە کاک سەرهەنگ دواتر دێمەولات نیازخان دوو لە میوانەکانی من پیاون بە هەزرێکی پیاوانەوە بەرگری لە مافەکانی ژنەکەن بۆ ژن نایەتە پێشەوە بۆ ژن ناتوانێت ڕۆڵی ڕاستەقینەی خۆی بگێڕێ. جارە ڕاستێکی تاوا لەوە نییە کە بۆچی ژن نەهاتۆتە پێشەوەیان بۆچی ژن ڕاستیەکە چۆنە بە شێوەیەکی مطلق ئەو بڕیار بڵێن ئەو بڕیارە بدەین بەڵکو ئەوەیە ژن لە پێشە ژن لە هەوڵدایە بەڵام ئەو بربەست و ڕێگریانەی کە لە بەردەمیدان بۆ ئەوەی کە هەنگاوەکانی بهاوێژی زۆر لەوە قورسترن من چەند نمونەیەکی سادە دەهێنمەوەی کە لەوانە عەقڵیەتی حزبی سیاسی لە هەرێمی کوردستان کە بۆ لە کاتی پروپاگەندەکانی هەڵبژاردندا لە کاتی هەڵبژاردنەکاندا کە بەشێک لە کاندیدەکانی ژنن نوێنەرانی دەچنە پەرلەمانی کوردستانەوە کاتێک کە ڕوبەڕووی هەر جۆرە بربەستێک لە ڕووی سیاسیەوە لەگەڵ هەر ژنێک لە ناوەندی میدیایی بێت لە ناوەندی کۆمەڵی مەدەنی بێت لە ناوەندی ململانێکردنی بێت لەگەڵ پارتێکی سیاسی لەبری ئەوەی وەک پیاوێ قسەکانی بەکاربێنێتەوە نەخێر ئەو هەڵدەستێت کۆمەڵێک وێنەی فۆتۆشۆپکرا وێنێ کۆمەڵێک بیانووی ناموسپەرستی دەخاتە پاڵ بۆیە من پێم وایە تەواوی ئەو تەکنەلۆژیایی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە بۆن ئەگەر پێشا پیاوێک لە ناو لقێک مەڵبەندێک ناوەندێکی دیاریکراوە لە ژوورێک هێرشی کردی بێتە سەر ژنێک و قسەی کۆمەڵایەتی خست بێتە دوای ژنێک ئێستا لە ڕێگەی تەواوی ئامرازە کۆمەڵایەتەکان و تەکنۆلۆژیاوە ئەم ئامرازانە بەکاردەهێنێ مەبەستی منەوەی عەقڵیەتی سیاسی ئێمە کە من بەڕاستی لە چوارچێوەی
سیستەمی سیاسی حکومەتی هەرێمی کوردستان کۆی دەکەمەوە کە سیستەمێکی نادیموکراسیە، کە سیستەمێکی ستەمکارە، کە سیستەمێکی خێڵەکیە. هەڵبەت لە ناو خێڵیشدا تۆ دەبینی هەمیشە ژن بەهۆی چێوە دەکوژرێ، بەهۆی بیانۆکانی ناموسپەرستیەوە دەکوژرێ، بەهۆی قسە دەرچوون لە فەرمانی پیاوەکانەوە گۆشەگیر دەکرێت. ئەمە شۆڕ دەبێتەوە بۆ تەواوی جونگەکانی بەڕێوەبردن و حکومڕانی لە هەرێمی کوردستان. من پرسیاری ئەوە دەکەم چەند بەڕێوەبەری نەخۆشخانە ژنە، چەند سەرۆکی زانکۆمان ژنە، چەند بەڕێوەبەری قوتابخانە بەواقعی ژنن. ئەمە شۆڕ دەبێتەوە بۆ تەواوی ناوەندەکانی بەڕێوەبردن و ئاڵوگۆڕی دەسەڵات. واتە ئێمە لە هەرێمی کوردستان لە بەردەم زۆر کێشەی گەورە داینێنی تەنانەت ئەوەی کە پەیوەندی بە ئاڵوگۆڕی دەسەڵاتەوە یەکە نییە، نەکەر ژنیش نایە، تەنانەت پیاویش نایە. کەواتە ستەمکاری چقی بەستووە لە ناوەخنی کۆمەڵایەتی و نیزامی حکومڕانی ئێمە و گۆڕانکاریکردنیش لەمە ئێمە دەزانین لە ڕێگەی نیزامی حکومڕانیەوە دەبێت یاسایەکی بەهێز بێت پاڵپشتی ژن بکات. ئێمە لە هەرێمی کوردستان لە یادمان نەچێت زۆر یاسامان هەیە لە بواری جێبەجێکردندا نییە. لەوانەیە یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی ڕاستە یاسایەکی پوختە ڕێکوپێکە بەڵام لە بواری جێبەجێکردنی دانیە. تاوانباران تا ئێستا دەربازیان دەبێ. مەسعود بارزانی تا ئێستا لە ڕێگەی لێبوردنی گشتی و تایبەتیەوە تا ئێستا ئێمە ژنەکەی ناوبراومان نەبینێ وەک خاتوونی یەکەمی هەرێمی کوردستان. ئەمە شۆڕ دەبێتەوە بۆ تەواوی ئەو کەسایەتیە سیاسیانەی کە خانمەکانیان تا ئێستا نازانین نەناویان چییە، نێکوێن و ڕۆژێک لە ڕۆژانیش ئەوان داوا لە باوک و برای ئێمە دەکەن ژنان بێنە مەیدان و کاری خۆیان بکەن، بەڵام ئەوان هیچ کات ئامادە نین تەنانەت ژنەکانیان لە هیچ مەحفەلێکی سیاسی بە تەنیشتیانەوە دەرکەوێت. باشە، باست لەوە کرد کە کۆمەڵگەیەک پیاوسالارە دەسەڵات هەموو جومگەکان بەڕێوەبەرەکان سەرۆکی پەرلەمان سەرۆکی حکومەت سەرۆکی هەرێم بەدەستی پیاوەیە. بۆچی ژن لەم فەراغەیان نایە جەوهەریەتی خۆی نیشاننا؟ بۆچی هەندێک لە ژن ئەوەندەی لەسەر ڕواڵەتی خۆیان کارەکەن ئەوەندە لەسەر جەوهەر کار ناکەن؟ پێدوانیە بەشێکی سەرەکی شەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی خۆیان لە پاڵ ئەم هەموو بربەست و ڕێگریە کە لە توانای ژنی شەکرێ بە تایبەت لە میدیایە ئەوە بەبەستڕوانینە. من ڕێزی زۆرم هەیە ئاین دەسەڵاتێکە لە 5,000 مزگەوتەکە و ڕۆژانە هێرش دەکاتە سەرژن کە ئێمە دەزانین دەسەڵاتێکە لە پاڵ دەسەڵاتەکانی ترە لە هەرێمی کوردستان ڕۆژانە سوکایەتی بە ژنەکە کۆمەلگا تەغزیەکە بە توندوتیژی نواندن لە بەرامبەر ژنان. کای سیاسیە دەرفەتێک ناڕەخسێنێ بۆ داکۆکیکردن لە ژن، دەرفەتێک ناڕەخسێنێ ژن کە ڕوبەڕووی توندوتیژی بۆ لە شوێنێکە خەبات و هەوڵیدا داکۆکی لە خۆی بکات، دەرفەتێک ناڕەخسێنێ کە توانە و بەهرەمەندی و لێهاتووی ژنان بەرەو پێشەوە بچێت. ژن کۆمپانیای نییە، ژن هێز و چەکی نییە، عەقڵێتی هێزیش لەم کۆمەلگایە بەڕاستی بەمە دەخوێندرێتەوە. خۆ ئەم شەڕ و ململانێنە دیموکراسیە ستەمکارەیە قۆرخکاریە پڕ لە گەندەڵیە کە پیاوەکان وێرە ڕێزی زۆرم کە ناڵین هەموو پیاوەکانیش کە بەشێکیان بەشدارن لە بەرهەمهێنان و ئیدامەدان بەم گەندەڵی و خراپەکاریە. بەڕاستی ژن لە حەقی ئەم هەموو ستەمکاری و تاوانە نایەت. یعنی بە جۆرێک شەڕەکان بەرجەستە بوون، وەکو ئەوەی شەڕی پیاو بن، وەکو ئەوەی کە ململانێ و قۆرخکاری پیاو بن، و ئەوەی کە ینی هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بەکاری دێنن تەنانەت لە ڕێگەی میدیاکانیشیانەوە لە ڕاستی بابەتێکی قۆرخکاری گەمەکاری ناتەندروستە کە من پێم وایە بەشێک لە ژنەکان نەک لەبەرەوەی ناتوانن ئەمە بکەن، لەبەرەوەی ئەساسەن ڕازی نین. باشە نیاسان بەڵام گەلەباشە پیاوان دەبێت لەسەر مێزی خواردنەوە بێت، لەسەر دانیشتن و شێوازی لابەلای ناشەرعی بێت. ژنەکان کاتێک کە دەستدرێژیان نەکرێتە سەر پەلاریان تێدەگیرێ، حزبی سیاسی داکۆکیان لێ ناکات کە تۆ ناوەندێک نەبێت داکۆکیت لێ بکات، یاسا پشتیوانیت نەکات، نیزامی حکومڕانی داکۆکیت لێ نەکات، کەواتە مجازەفەکردن بەمە جگە لە قوربانیدانێکی ڕاستەخۆ هیچی. باشە لە ناوەندێکی گرنگی وەکو پارلەمانە کە ژن ئامادەگی هەیە با هەرچەندە ڕێژەکەی لە بەرامبەر پیاوان کەمتر بێ و کە بەشێکیشی بە کۆتا سەرکەوتۆ بەپێی ئەو وتانەیتەوە بەرژەوەندەی دەسەڵات لە پێشنەخستنی کۆمەلگادایە بۆ ئەم ژنانەی کە لە ناو پەرلەماندان بۆ نمونە ئەو دۆخە قبوڵەکەن، ینی بۆچی کاری جددی ناکەن تاوەکو ڕێگە نەدەن پیاو لە شوێنی خۆی ژن لە شوێنی خۆی بە ئاراستەی پێشخستنی کۆمەلگا کار بکەن. لەیەتمان نەچێت ئەو ژنانەی کە دەچنە پەرلەمانی کوردستان وەکو هەر پیاوێک وەکو هەر ئینسانێک پەیڕەوی کاری فراکسیۆنێک و حزبێکی سیاسی دەکات و ئەوش دەرەنجام پابەندە بە عەقڵیەت و بەرنامەی پارتێکی سیاسی دیاریکرا. و من دەمەوێت ئەوەش بڵێم
تەنانەت لە ناو پەرلەمانی کوردستانیش بەشێکی زۆری ئەو ژنانی کە دەیانێت بچنە ناو لیژنەکانەوە، یعنی تۆ ببینە بۆچی تاوکسە سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان ژن نییە، بۆچی سەرۆکی لیژنەی دارایی ژن نییە، تەنانەت بڕیاردەرەکانیش بەشێکی ئەو لیژنە گرنگانەی کە هەند پەیوەندیان بە پارە و بەدەسەڵاتەوە هەیە لیان ڕنابینن ژن بێت، یعنی کێشەکە زۆر لەوە گەورەتر ئەمان پیان وایە ژن دەبێت تەنیا بچێت داکۆکی لە مافەکانی ژنان بکات. تەنانەت کاتێک کە دەچیتە دەستگایەکی ڕاگەاندرەوە من لە یادمە کە لە ساڵی 2004 بۆ یەکەم جار کاری ڕۆژنامەوانیم کرد، یەکەم کار کە دەستگا ڕاگەاندنە ئەهلەکە لەو کات داوایان کردیان بڕۆ ببە بەرپرسی مەلەفی ژنان لە دەستگا ڕۆژنامەوانێکەوە کۆی ئەرکی ژن تەنیا لە کارکردن لە بواری مەلەفی کۆمەڵایەتی ببینەوە، کاری ژن کارێکی مرۆییە بەکارخستنی تواناکانە، بۆیە بوارێکە زۆر لەوە گەورەتر و فراوانترە کە قەتیز بکرێ، بۆیە من بینیومە زۆر کەس لە ئاستی پسپۆری گەورە و پلەی باڵا هاتوونەتەوە هەرێمی کوردستان کاتێک کە چوونەتە لای حیزبە سیاسیەکان خواستیان هەبووە کار بکەن پیانیان و تۆ بچن ناو یەکێتی ژنان و بچنە ناو یەکێتی ئافرەتان کارەکانتان بکەن، وەکۆی ئەوان حەقیان نەبێ دەست بۆ مەلەفە گەورەکانی هەرێمی کوردستان برن. دەست خۆش نیازخان کاک شۆڕش، بۆچی ئەو پۆستانی کە تایبەتن بە کۆمەلگا کە تایبەتن بە ژنان کە ینی جیاوازیان هەیە لەگەڵ ئەو پۆستانی تراپۆستە گرنگەکان کە پێگومان هەر پۆستە گرنگی خۆی هەیە بەڵام هەندێک پۆست هەیە هەیمەنەی بە پیاوان ئەسپێرن بۆ نایدەن بە ژنان ئەم تێڕوانینە چییە؟ من سەرەتا ژوتم بەڕاستی ئێمە سیستمێکی حکومڕانیمان هەیە، ئەم سیستمە حکومڕانیە لە دوای ڕاپەڕینەوە ئەوەنەی ئیشی کردووە بۆ ئەوەی تاچی کۆمەڵگەی کوردی بکە بە کۆیلە، ئەوەنەی نەکردووە تاچی کۆمەڵگەی کوردی ئازادکە. من پێم وایە بێزگە لە ژنان پیاوانیش لەم هەرێمەیە کۆیلن. ئەگەر کەسێک بەڕاستی زۆربەی سەروەت و سامانی هەرێمی کوردستان بەکارهێنراوە بۆ بە کۆیلەکردنی خەڵک، ئێستا ئەوەی لە سیستمی موچا ئەیبینیت 200 تا 300 هزار کەس حیزب بە موچە تعینی کردووە بە بێدەنگی کردووە و کردوەتی بە کۆیلەی خۆی و بە هیچ شێوەیە ئەمە دەنگی لێوە نایەت و ئەمەی بەڕاستی تەزمیت کردووە لە کۆمەلگا. ئەنجام مەسەلەی ژنان بەڕاستی هیچ جیاوازی نییە لە یعنی کێشەیەکە کێشەی کۆمەلگایە. ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان وامان لێ کردووە وەکو کێشەی کۆمەلگا سێری ناکەین، وەکو کێشەیەکی دابراو لە کێشەی کۆمەلگا وایان لە کێشەی ژنان کردووە کە بە شێوەیەکی بڵێن سانەوی سەیری ئەو قەزەیەکرێ و بە شێوەیە کە لە هامیشی کێشەکانی کە سەیرەکرێ. من ئەو خانمەی لە ئێستا سەرپەرشتی بەشی ژنانی پەرلەمانەکات ئەڵێ هیچ یەکێ لە فراکسیۆنەکان ئامادەی نەبووە کە ئەو لیژنەی ژنان وەرگێت، حتا هاتووەتە ئەوەی کە ئەو بە شەهر ئەو لیژنەیە هەڵوەشێنرێتەوە تاکو من ئامادەیم هەبووە وەریگرم. لەبەرەوە سەیرەکەیت مەسلەی ژنان حتا لای ژنان خۆیان کە لە ناو حیزبەکانان بەڕاستی هەستەکان کە شتێکی زۆر شکلیە سەیرەکەن و ئەم شێوە شکلیە کە سەیرەکرێت لە هەرێمی کوردستان علاقەی بە بیرکردنەوەی سیستمی سیاسی و دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە هەیە. هەرێمی کوردستان ئێستا زۆر لەو سەرکردانە بینین لە تەلەڤیزیۆنەکان بە شاروباڵی پێشمەرگاڵێن کە لە ڕابردووە خێزانی شەهیدانی سەنگەرەکانی پێشمەرگە تعدایان لێکراوە لەلایەن زۆر لەو بەرپرسانەوە کە ئەمە لە ناو خودی حیزبەکانیشە باسی لێکرێت. من قەناعەتم هەیە ئەم سیستمە سیاسی لە هەرێمی کوردستانە سیستمێکە کە لەسەر ئەساسی دادپەروەری بیناکراوە و تاکو ئەم سیستمە گۆڕانکاری بەسەرانێت ناتوانین بڵێین بیمەعزەل ئەم سیستمە ئەتوانین کێشەی ژنان و توندوتیژی لەسەر ژنان کەمەکەینەوە. ئەم سیستمە خۆی بەرهەمی توندوتیژی بۆ کۆمەڵگا هێنێ کە بەشێکی زۆر بەرفراوانی بەر ژنانەکەوێت و خۆی بەرهەمهێنەری توندوتیژیە ئەم حیزبە سیاسیانە بە تایبەتی دەسەڵاتدارەکانیان. لەبەرەوە من قەناعەتم نییە ئێمە بتوانین لە میدیایەکی ئەهلیەوە یا لە میدایەکی سربەخۆوە بتوانین گۆڕانکاری گەورە لە هەرێمی کوردستانە، چونکە من نموزەجێک ئەهێنمەوە ئەگەر ئەم نموزەجە لە جێی خۆشیانە بێت، بەڵام وەکو نمونەیەک کابول بەدەست نەجیبوڵڵاوە بوو لە کافتریاکانی ناو کابولە کچ و کوڕ دائەنیشتن
و هاوسۆزی خۆیانیان نەگۆڕیەوە و زۆر بە ئەتیادی هاوڕێیەتی یەکتریان نەکرد بەس لە خارجی کابول لەبەرەوەی بەدەست هێزێکی کەوە بووە خۆتان نەزانن چیان بە ژنانە کردووە لەبەرەوە سیستمی سیاسی ئەتوانێت گۆڕانکاری بکات هەتاکو لە کێشەکانی ژنانە و بەرەو پێشبردننی کێشەکانی ژنان و تا ئێستا لە باتیەوەی کۆمەلگای مەدەنی چالاکان چون تەچێ و شوێنەکانی کۆیلەکردنی ژنان و کۆمەلگایان زیندوو کردەوە ئەوەندەی پارەیان لە تەچێ و شوێنەکان سەرف کردووە لەوانە سرف نەکرد کە بەڕاستی کۆمەلگا زیندووکەنەوە و ئێمە نموزەجێکی زۆر زیندوو لە بەردەمی کوردایە کە ڕۆژاوای کوردستانە ئێمە تانایین لەوەی کە ئەوان ژنانیان گەیانۆتە ئاستێک ئەوروپا بەو پێشکەوتنەی خۆیەوە سەرنجی یاوە بەڕاستی. باشە کاک شۆڕش کاک سەرهەنگ دێمەوە لای تۆ. میوانەکەی ستۆدیۆم زۆری کەم تەرخەمیەکان ئەگەڕێتەوە بۆ سیستەمی سیاسی و بەڕێوەبردننی دەسەڵاتی ئەم هەرێمە بەڵام ئایا ڕۆڵی خێزان لە پەروەردەکردنە بەتایبەت لە پەروەردەکردنی کچان نابێتە هۆی ئەوەی کە دەرەنجامەکانی دواتر دەرکەون بۆ نمونە خێزانوا لە کچ بکات کە ئەمە تواناکانی هێزی ئەم لە بەرامبەر پیا و کەمترە ڕۆڵی خێزان چییە تا چەند خێزان ڕۆڵێکی نێگەتیڤی بینیوە؟ بەڵێ دیارە تەیدەن بۆ قسەی هەردوو میوانەکە پێکاتەی دەسەڵاتی و سیاسی هەر وڵاتێک شێوازی گۆڕانکاری لەو وڵاتەشا دەستنیشانەکە لە کوردستانە پێکاتەی سیاسی و دەسەڵاتی کوردستان بە شێوەیەکی قۆڕخکار داڕژاوە بۆ ناو هەموو جنگەکانی کۆمەڵ دیارە بۆیە زۆر کەس ڕەخنە لەگرێ دەڵێت دەبێ لەو لەسەرەوە لەسەری هەڕەمەکەەوە گۆڕانکاری ڕووبدا لەبەرەوەی ناهێڵڕێت بە شێوەیەشی خۆبەخۆ فشار دروست بکرێت لە جنگەکانی تۆ لە شوێنەکانی دیکەوە هەرچەندە گۆڕین ڕەنگە لە مەجای بچووکە ڕووبدا بەڵام دوجار ئەوە دەسەڵاتە ئەو کەسان یاخودە و لایەنان کە دەسەڵاتیان قۆڕخ کردووە و دەتوان هەموو جنگەکان کۆنتترۆل بکەن ئەوان دەتوان گۆڕانکاری بکەن دیارە ئەمە بە شێوەیەکی گشتی ڕاستە بۆ کوردستان و بە هەمان شێوە مەسلەی خێزان و مەسلەی پەروەردەش دوجار ڕاستە لەبەرەوەی لە دوجاردا پەروەردەی کوردستان و کەلتور و میدیا دیارەمانە هەمووی تەحدید یەکەن خێزان پێکاتەی خێزان یا پێناسەی خێزان شتێکی پێکاتەیەکە کە کاریگەری لێ دەکرێت لەلایەن پەروەردەوە لەلایەن میدیا لەلایەن ئاینەوە جاریشکە لەلایەن کەلتور و لەلایەن سیاسەتەوە لە هەموومانە کاریگەری تێکرێت دیارە خێزان دایک یاخود باوک کە گوێی لە تەلەڤیزۆنە بێ کە لە دەسەڵاتی سیاسیە دەزانێت کە یاسا بۆ نمونە بەپێی یاسا کچێک ژنێک پارێزگای لێ ناکرێت لە سەرجادە دەستدرێژی بکرێتە سەر یاخود کەسێک پیاوێک دەستگیر ناکرێت یاخود بە شێوی پێویست دادگایی ناکرێت ئەمانە هەمووی واکەن کە خێزانیش بە ناچاری بۆ پاراستنی خۆیان و بۆ پاراستنی مناڵی خۆیان ناچار بن پابند بن بە هەندێک لەو ڕێسا و یاسایانی کە لە کۆمەڵە هەیە دوجار هەموو کەسی ناتوانێت یاخی بێ واتە خێزانیش بەشێکە لەو پێکات لەو تۆڕێ گشتی کە هەموو ئەو کۆڵەکانە دروستی دەکەن بێگومان ئەوانیش هەمان پێناسە بەرهەمێننەوە هەمان تاک بەرهەمێننەوە کە پێشتر دروست بووە و پێشتر کاریگەری تێکراوە. باشە کاک سەرهەنگ پێویستە چی بکرێتەوە و کۆمەلگەیەکی دیموکرات کۆمەلگەیەکی یەکسان لە مافەکانی ژن و پیا و بەدی بهێنرێت دەوترێ بۆ ئەوەی کە یەکسانی بەدی بهێنرێت دەبێت یەکسانی کار لە چێشتخانەوە لە ماڵەوە دروست بکرێت چۆن ئەتوانرێت ئەو یەکسانی لەناو خێزانە دروست بکرێت تاوەکو ڕنگدانەوەی لەسەر کۆمەلگا هەبێت؟ بەڵێ دیارە لە زۆر لایەنەوە لە زۆر ڕۆ دەتوانرێت گۆڕانکاری دروست بکرێت بۆ نمونە لە میدیایە دەبێ میدیا سۆڕی ژن وێنەی ژن وا پیشان بدا کە کەسێکی کارایە کەسێکە هاوشانی پیا و کار دەکا و بەشدارە لە بڕارداندا و تەنها کورد نەکراوەتەوە بۆ لە شولار جوانی مناڵ بەخێوکردن و ئارایشگاکان ئەمە کاری بۆ من میدیا دەبێت بۆ نمونە باوەڕی بە هەندێک بنەما و پرنسیپ و هەندێک بەهای گرنگی کۆمەلگا هەبێ کە ژن و پیا و یەکسانن دیارم ئەگەر هەموو میدیاکان یاخود زۆربەی میدیاکان باوەڕیان بەمە هەبێ دیارم بێگومان کاریگەری لەسەر کۆمەلگا دەبێ لەگەڵ ئەوەشدا کە بۆ نمونە دەسەڵات ئەمە ناکات لایەکی دیکەوە کۆمەلگای مەدەنی گروپی فشار تاچی ئاسایی لە ڕێگەی تێگەیشتن لە ڕێگەی لێکۆڵینەوە لە ڕێگەی بەرهەمێنانی بەرهەمەوە بۆ لایەنەکانی دەسەڵاتدان دەسەڵاتداڕشتن دەبێ ئەوە پیشان بدەن کە ئەگەر بێت و ژن پێش بکەوێ کۆمەلگاکە و پێشەکەوێ
کۆمەلگاکە و بەرهەمهێنتر دەبێ پێشکەوتوتر دەبێ ئەبێ ئەوان لەوە تێبگەن و لایشکەوە ئاین هەندێک ئاین نابێت هەندێک دەستدرێژی بک بۆ سەر بەهای ژن بۆ سەر پێگەی ژن بۆ سەر ئازادی ژن لایشی دیکەەوە دەبێت سیاسەکان باوەڕیان بەوە هەبێت کە بەڵێ پێشکەوتنی ژن گرنگە ژن نابێ وەکو ڕۆکەش بەکار بهێنرێ بەڵکو دەبێت وەکو تاچیشی وەکو چینێکی کارا لە سیاست و لە بڕارداندا بەشداری بکە ئەگەر بێت و هەموو ئەم جونگانە پێکەوە باوەڕیان بەڕاستی باوەڕیان پێ هەبێت لەبەرەوەی وەک باسمان کرد پێشتر دیارە زۆریان وەکو ڕووکەش باخ بەژن دەدەن بەڵام لە جەوهەردا باوەڕیان پێینی ئەگە بەڕاستی بە ئەم باوەڕانە هەبێ گۆڕانکاری ڕوودەدا بەڵام شێوازی لەبەرەوەی لە کوردستان شێوازی دەسەڵاتی کوردستان شێوازێکی قۆڕەکاریە دەسەڵات لەسەرەوە بۆ خوارەوە کارەکە لای ئێمە پێویستە لەسەرەوە بڕیار بدرێ و پێویستە ئەو کەسانی کە زۆرترین بڕیاریان بەدەستە ئەوان باوەڕیان بەم بنەمایە هەبێ بەڵام دیارە بەداخەوە باوەڕیان بەوە نییە کە ژن دەبێت زۆر کارا دەبێت بەشداریشی کارە هەبێت لە کۆمەڵگا بۆی کۆمەلگایشی بەرهەمهێن و دیموکراس و ئازادە بۆ بەرهەم بێت دەبێت زانین ئێمە لە کوردستان لە ناو چوارچێوەیەکان نەک هەر کوردستان وڵاتانی دیگە خۆڵاتی ناوەڕاستیادا پێگەی ژن لاوازە بۆ ئێمەش کاریگەری هەبووە لەسەر باش کاکسەرنگ دەستخۆش نیازخان دێمەوە لای تۆ باز لەوە کرا کە میدیا بە بەرپرسیارانە مامەڵی نەکردووە دەسەڵات مەبەستی نییە بەو شێوەیە کە ڕۆڵی گرنگی ژن دەرخە بەم کەمتەر خەمیانەوە بەڵام بۆچی ژن خۆی ڕێگە ئەیا کە بەکار بهێنرێ جارێ ڕادەی ئەوەی کە میدیا چۆن ژن بەکارهێنێ چۆن مامەڵی لەگەڵ ژن کردو بابەتێکی زۆر ڕێژەیە لە یادمان نەچێت لە دوای ساڵی 90ەوە میدیا حزبەکان تا ئێستا لە پەرەسەندندا بوون و لە بەرامبەردا میدیا ئەهلەکان دەرکەوتون لە بەرامبەردا کە ئێمە ئەوەندەی تێبینی دەکەین و دەیبینین لە ڕێگەی میدیا ئەهلەکانەوە زیاتر توانای ژنان بە درێژایی ساڵانی ڕابردوو دەرکەوتون ژنان هاتوونەتە پێشەوە هەڵبەت زۆر هۆکاری تر هەیە کە هێشتا لە بەردەم ژنان بربەستن بۆ نمونە بەپێی یاسای کاری ڕۆژنامەنووسیش هێشتا تەنانەت بابەتی مافی دایکایەتی جێگیر نەکراوە بۆ ژنانی ڕۆژنامەنووس بۆ نمونە کاتێکە ئەرک و ڕۆڵی دایکایەتی لە قۆناغێکی دیاریکراوە بۆ چەند مانگێک تاوە دەبێت دواتر مافی ئەوەی هەبێت بچێتەوە سەر کارەکەی و کارەکەی لە دەست نەدات زۆر هۆکار هەن کە هێشتا بربەستن لە بەردەم کارکردنی ژنان لە ناو دەستگا ڕاگەیاندنەکان جگە لە سیاست و عقلێتی دەستگا ڕاگەیاندنەکان لە وێناکردنی مەکیاژ دەکات بۆیە من پێم وانییە ژنانیانی بۆچی ڕێگە ئەدەن بۆچی ڕێگە نادەن بەڕاستی ئێمە پەیوەندی بە پاشخانی کەلتوری و نەریتی و باشە لەبەرەوەی پاشخانەکە بەو شێوەیە کە ئاماژەی پێەکەی بۆشن لە خۆی ناپرسی ئایا ژن چییە بۆشن ناگەڕێ بە دوای شوناسی خۆیان بۆ یعنی ژن هەوڵ نایە ینی بەڕێژەیەکی بەرچاو وەڵامێکی زۆر کورتت ئەدەمەوە خانمێک لە شارێکی دوورە دەست لە ناوچەیەکی دوورە دەشتی شارێک لە شوێنێک بەهۆی نەخوێندەواریەوە دەرمان و ژەهری کوشتتوکاڵ لە خواوازانێت دەرمانی ئاسایی ئەیکوژێ کەواتە تۆ چۆن کاتێک کە دەبینی پلەی خوێندەواری ڕێژەی فێربوون دەرفەت و هەلی یەکسان و دادپەروەر نییە بۆ بەشداری و بەرەو پێشچوونی تواناکانی ژنان چۆن چاوەڕوانی ئەوە دەکەی هەموو خانمێک هەموو کەسێک وەکو من تۆ بەم ئاستە بیر بکاتەوە یعنی مانای ئەوە نیە ئەمانی تر لە ئاستێکی نزم بیر دەکەنەوە بەڵام پێکهاتەی کۆمەڵایەتی ئێمە شێواز و کەلتور و نەرویتی ئێمە و ڕۆژانە ئەوەی دەرخوار دەدرێ لە ڕێگەی ئاینەوە لەوەی کە دەبێ ژنان هەموو شتێک و شوێنکەوتەیەکی پیاویان قبول بێت و بەهاکانی ئەخلاق و ناموسپەرستی چۆن لە ژندا پێناسە دەکرێت هەموو ئەمانە ینی ئاسان نییە ئێمە ئەم پرسیارە بە ڕەهایی ئاراستەی هەموو ژنەکان بکەین بۆیە من پێم وایە حکوومەتی هەرێم دەستگا ڕاگەیاندنەکانیش بەشێکیان بە درێژایی ساڵانی ڕابردوو هەمیشە لە ڕێگەی ئەوەی کە پارەیەکی زۆر لە ڕێگەی حکوومەت و تەرخان کرا بۆ دەستگا بۆ ببوورە بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لە ڕاستیدا ئەمەش جۆرێکە لە چاواشەکاری بەڵێ ڕاستە پارێکی زۆر خەرج کراوە بەڵام بەهۆی ئەوەی بەدواداچوونی جددی نەبووە بەهۆی ئەوەی حکوومەت جددی نەبووە لە کارەکانی بۆی بزانێ ئەنجامی ئەمانە چی بۆ بەڵێ ئێمە بەرهەمێکی تاو نبینین بۆیە حکوومەت کاتێک کە ڕێژەی کوشتن بەرز دەبێتەوە ڕێژەی تاوان بەرز دەبێتەوە لە کۆمەلگا لە بەرامبەر ژنان و خێزان لە بریەوەی ببێتە سەرچاوی دابینکردنی ئاسایش بۆ ئەندامان و تاکەکانی دەبێتە هۆی بەرهەمهێنانی توندوتیژی قوتابخانە دەبێتە هۆی بەرهەمهێنانی توندوتیژی هەموو ئەمانە یەخەی ینی بەشێکە لە ئەستۆپاکردنەوە لەوەی کە پارە دراوە بە فڵان دەبوو ئەم بیکات لە کاتێکدا ئەمانە هەمووی وەزیفەی حکوومەتە لە ڕاستیدا بۆشایی زۆر گەورە هەیە دادگاکان بە ڕۆڵی خۆیان هەڵنەستاون پەرلەمانی کوردستان بە ئەرکی چاودێری خۆی هەڵنەستاوە لە ئاستی
پێویستدا من دەپرسم چ کاتێک وەزیری ناوخۆ لەسەر دۆسی کوشتنی ژنان بانگهێشتی پەرلەمانی کوردستان کراوە نەخێر هەزاران ژن لە هەرێمی کوردستان کوژراوە بەهۆی هەبوونی بۆشایی ئاسایشی کۆمەڵایەتی و تەنانەت ئاسایشی ئەمەی کە پەیوەستە بە دام و دەستگا ئەمنیەکانەوە زۆرجار لە نزیک دەستگاکانی پۆلیس و وەزارەتی پێشمەرگە و دەستگاکانی ئاسایش ژنان کوژراون یعنی خێرە بۆچی تا ئێستا یەک بەڕێوەبەری سەربازی بەرپرسی سەربازی بانگهێشتی پەرلەمان و لیژنەکان نەکراوە بۆ لێکۆڵینەوە بە دوواداچوونکردن بۆ ئەمە واتە بابەتەکە زۆر لەوە گەورەترە لەوەی کە بخرێتە ئەستۆی ژنان بەڵێ بەداخەوە عەقڵیەتی سیاسی ئێمە ژنی پاشکۆ کردووە بەشێک لە ژنانی ژنان و ڕوانیویانەتە ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان بەوەی کە وەکو ناوەندێکی تەنزیمی کاری حیزبی خۆیان بکەن ئەگەرنا لە دەروێ من ڕێزم هەیە بەشێکیان هەوڵیان داوە ژنان پارێزن ئەگەرنا ئێمە ماڵی خانزادمان وەک نمونە لە بەردەستدایە کە ئەو کاتە ناوەندی هاوبەشی ڕێکخراوەکان چکارە ساتێکیان بەسەر ئەو ژنانە هێنا کە هەر خۆشیان ژن بوون. دەستخۆش کاک شۆڕش دێمەوە لای تۆ سەرڕای ڕۆڵی بەرچاوی ڕێکخراوەکان بەڵام ئایا ئەو ڕێکخراوانی کە لە ڕێگەی میدیاکانەوە هەوڵەیەن و باز لە کێشەکانی ژنەکەن و ئەیانەوێ ڕەوشی ژن بەرەو پێشەوە ببەن توانیویانە ڕۆڵی پێویستی خۆیان بگێڕن لە کاتێکدا گەر هەندێک لە میدیاکان بەو شێوێ بێ کە ئاماژەمان پێکردن. بەڵێ من کۆکم لەوەی لەگەڵ جەنابێت کە تاریکیێکی گەورە لە ناو ژنان خۆیاندا هەیە ئێستا ڕێکخراوێکی کۆیلە کە حکومەت دروستی کردووە ناوی خانمانە کە ئەمە بەڕاستی تەشویقکردنی ئەو پێشکەوتنەیە کە هەندێک چالاگوانی ژن لە کۆمەلگایە دەرکەوتووە و توانیویانە فرسەتی ئەوە هەبووە ئەمانە قسەی جددی خۆیان بەڵام ڕەنگە ئەمە چەند ژنێک من گوناحی ئەو هەموو ژنەی تری کۆمەلگا ئەو ژنانە بوون کە لە ناو کۆمەلگایە خۆیان وادا ئەنا ئەمە پشگیری لە ژنانەکەن و ئێستا ئەمانە بەعازی ئەو حکومەتەی ئەو سیستمەی کە ژنی کردووە بە کۆی لە کۆمەلگایە یادەکانی ژنان و ئەمانە بەڕێوە ئەبن لە کاتێکە ئەمانە هەمووی بەشێکن لەو گەندەڵکاریی کە لە هەرێمی کوردستانە ئەمانە هەمووی بە جێگری وەزیر و مدیرعام و ئەمانە لەسەر حسابی ژنانی داماوی هەرێمی کوردستان باش ئەمە ڕای تۆی لەسەر ڕێکخراوەکان بەڵام ڕۆڵی میدیا لێرەیە میدیا ئەبێ واقع دروستکایە بێ لەگەڵ واقع مامەڵە بکە ئەگەرم واقعها بێ پێویستە میدیا چی بکە بۆی ئەم ڕانەرێنەی کە تۆ پێ دوایە بیسڕێتەوە. من پێم وایە ئەبێ ئەو واقع تاڵەی کە لە هەرێمی کوردستانە هەیە میدیا هەڵی باتەوە بەڕاستی وەسەری هەڵباتەوە بۆ ئەوەی گفتوگۆ دروستکات. ئێستا ئەو شتە شاراوانە میدیا ئەوە نییە کە من شتێ بە چاوە بینم لەسەر جادەیەک یا هەموو دنیا باسیەکە میدیا بێت عینەن شەو بۆم باسکاتەوە نەخێر میدیا بێ بگەڕێ بە دوای ئەو تاریکیانەی کە ئەم دەسەڵاتە لە ناو کۆمەلگا دروستیان کردووە لەسەر ژنان ئەمانە هەڵباتەوە. ئەو کارە ساتی کە لە سلێمانی ڕوویە کە چەند بەرپرسێک تعدایان لە کچی خەڵک کردبوو هیچ میدیایە قسەی لەسەر نەکرد تەنانەت ئەو ڕێکخراوانەی هاتبوون قسە بکەن لەسەرەوە ژنەکان بە منیان وت بێدەنگ کراون لەبەرەوە ئەمانە کە میدیا قسەی لەسەر نەکان میدیا باشە ئیشی چییە؟ لە هەموو دنیای میدیا ئیشی ئەوەیە بە دوای ئەو تاریکیانە ئەگەڕێ ڕووناکیان کاتەوە. ئەو تاریکیانە تا ئێستا لە هەرێمی کوردستان بە تاپۆشراوی ماوەتەوە و ئەو بەرپرسانەی کەیەن لەسەر تەلەڤیزۆنەکان دیفاع لە ژنانەکەن کە خۆیان بەشێکن لە چەوسانەوەی ژنان هیچ قسە لەسەر ئەمانە ناکرێت. من یەکێک لەو بەڕاستی ئەوەی کە لە هەرێمی کوردستان گرنگترە کە باسی بکەین محرومکردنی ژنان بێجگە لە هەرێمی کوردستان لە ئەو وڵاتە دواکەوتۆکانە محرومیەتی ژنانە کە بە تەنیا بژین. لەبەرەوە بورە کاتم تەواو بوو سپاس دەکەم زۆر سپاس شۆڕش ئەمین چالاکی مەدەنی لە سۆدیۆ سلێمانی لەگەڵم بووی سپاس خاتون نیاز عەبدوڵڵا سپاس بۆ ئامادەبوونن کە لە شاری هەولێرەوە لەگەڵم بووی کاک سەرهەنگ حارس سپاس بۆ تۆ کە لە لەندەنەوە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونتان ئەم بەرنامەیە کۆتایی هات شاد و بەختەوەربات.